بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر بازاڕ و هاوڵاتیان دەڵێن ئەم گۆڕانکاریەی نرخی درا و ئەرکێکی دیکەیە لەسەر هاوڵاتیان و نرخی شتومەکەکانیش گران بووە. في هذا اليوم تم ارتفاع سعر الدولار بحيث أصبح من ئەمڕۆ نرخی دۆلار بەرز بۆتەوە لە 120,000 دینارەوە بۆتە 145,000 دینار. ئەمەش کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان هەبووە، بە تایبەتیش لەسەر بژێوی ژیانی خەڵکی، بە تایبەتیش بۆ خەڵکی هەژار کە هیچ موچە و پارەیەکی نییە و لەسەر کاری ڕۆژانەی خۆی دەژی. ئەم بڕیاری وەزارەتی دارایی عێراق بێپلان بووە، دەبوایە پێشتر پلانی بۆ ئەم بڕیارە هەبووە. جگە لەوەش چەندین ڕێگای تر هەیە بۆ ڕزگاربوون لەم قەیرانە، وەک کەمکردنەوەی موچە. ئەم جۆرە بەرزبوونەوەی نرخی دۆلار لە هیچ حکومەتێکدا نەبووە، بۆیە داواکارین حکومەت ئەم بڕیارە هەڵبۆشێنێتەوە. وزارة المالية دون تخطيط. ارتفاع الدولار راح يأثر تأثير سلبي على بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری لەسەر ژیانی هەموو هاوڵاتیان هەیە. وڵاتەکەمان ماندووە، بەرگەی ماندووبوونی تر ناگرێت. دەبوایە پێشتر حکوومەت پلانی هەبووە و بیری بکردایەتەوە و پاشان بڕیاری بدایە. والطبقة الفقيرة راح تتأذى أول الناس. انخفاض قيمة الدينار العراقي راح يسبب مشاكل هواية. بە دڵنیاییەوە دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کاردانەوەی لێ دەکەوێتەوە. ئەگەر بەراوردی نرخە کۆنەکەی بکەین بە نرخەکەی ئێستای دەبینین دەبێتە هۆی هەڵاوسانی نرخ و گرانبوونی شتومە. التضخم راح يصير أكيد بالنتيجة هذا الارتفاع. ماجدە تەمیمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ لەگەڵ ئەوەدا نین بە شێوەیەکی خێرا نرخی دۆلار بگاتەوە ئاستا. قدم يعني شرح وافي و لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانداری پارێزگاری بانکی ناوەندی کرد بۆ گفتوگۆکردن سەبارەت بە دارایی وڵات. لە کۆبوونەوەکەدا پارێزگاری بانکی ناوەندی ڕوونکردنەوەیدا سەبارەت بە دۆخی دارایی عێراق وەک ئەوەی ئاشکراشە بەپێی ئەو پرۆژە یاسایی بودجەیە کە بەشێک لە زانیاریەکانی دزە پێکراوە و حکوومەتی عێراق بەهای دۆلاری ئەمریکی بۆ 1450 دینار بەرز دەکاتەوە. بەڵام بەڕای من دەبوایە بەرزکردنەوەی بەهای دۆلار دەبوایە بە پلەبەندی بووە نەک بەو خێراییە بۆ ئەوەی زیانەکانی بۆ هاوڵاتیان کەمتر بێت بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کە داهاتیان سنووردار و دیاریکراوە هەر بەپێی پرۆژە یاسای بودجەی حکوومەت لە ساڵی 2021دا بەشێک لە دەرماڵەی موچەخۆران دەبڕدرێت و بەڕای من دەبوایە حکوومەت لە بری ئەو هەنگاوانە بەشێک لە خەرجیەکان و بە هەدەردانی کەم بکردایەوە. بە تایبەتی لەو کەرتانەی کە بە هەدەردانی زۆری تێدا هەروەک پێویست و باش لەسەر و کەسانە زیاد بکرێت کە خاوەنی داهاتی بەرزن. بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار کاریگەری تەواوی کردووەتە سەر داهاتی تاکە کەس و نرخی شتومەکی لە بازاڕەکاندا بەرز کردووەتەوە. بەمۆ شێخانی گەلی کوردستان، بەغداد.